بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أياما معدودات، فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر، وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين، فمن تطوع خيرا فهو خير له، وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصمه، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر، يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر، ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان، فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. اللهم صل على محمد وآل محمد. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم، وتب علينا إنك أنت التواب الرحيم. إلهي وسيدي وخالقي ورازقي يا الله، اللهم تقبل صيامنا وقيامنا ودعاءنا، اللهم لا تكلنا إلى أنفسنا طرفة عين. إلهي وسيدي وخلاقي يا الله، اغفر لآبائنا وأمهاتنا وإخواننا وأخواتنا ومن له حق علينا،
اللهم ارحمنا فأنت بنا راحم، ولا تعذبنا فأنت علينا قادر، والطف بنا يا الله. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب يا أرحم الراحمين. وصلى الله وسلم وبارك على محمد وآل محمد. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەران و بیسەران و خۆشەویستانمان سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕ شادی و کامەرانی بێت. خۆشەویستان و ئەزیزان، لە ئەڵقەیەکی نوێی بەرنامە ناوازەکەی سەدای زێڕین هەروەها لە وەرزێکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی ئەزیز و خۆشەویست شاد بوومەوە لە ڕێی شاشەڕەنگینەکەمانەوە. ومێدەوارین لە ماوەکانی داهاتوودا خوای گەورە قەڵەمی عەفو بەسەر تاوان و گوناهەکانمان بهێنێت و ئەم بەرنامەیەشمان وەکو بەرنامەکانی هاوشێوەی بۆ بکات بە توێشوویەک بۆ قیامەت. خۆشەویستان، بۆ جارێکی تر لە شاری قەڵاو منارەوە لە شارە خۆشەویستەکەی هەولێرەوە میوانی ماڵەکانتانین. داواکارین لە ئەڵڵا تەعالا ڕۆژوو نوێژ و تاعات و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بفەرمێت و بەدەستی خاڵی نەمانگێڕێتەوە بارەگای خۆی. میوانی ئەزیزی ئەم جارەی بەرنامەکەمان مامۆستا محەممەد شەوکەتە، قورئان خوێنێکی دەنگخۆشی شاری هەولێرە. پێکەواسینە خزمەتی بەخێری هێنین بۆ نێو بەرنامەی سەدای زێڕین. زۆر بەخێر بن مامۆستا. زۆر سپاس مامۆستا گیان، دەستخۆشیتان لێ دەکەم بە بەرنامەکەتان، دەستخۆشی لە جەنابەت دەکەم لە کەناڵەکەتان. بەڕاستی ڕەمەزان مانجی قورئانە، یعنی جێگای دەستخۆشیە کە بەرنامەکانیشتان باوڕێن زیاتر پێیوەست بن بە قورئانی پیرۆز. دەستخۆشیتان لێ دەکەین. بارەک الله فیکم. مامۆستا هەمیشە لە بەرنامەکانمانە دەستپێکی بەرنامەوە بووە کە میوانی ئەزیزمان خۆی بناسێنێ. پێمان خۆشە جەنابەت خۆت بە بینەرانی بەڕێز بناسێنی، دواترە چینە نێوەڕۆکی بەرنامەکە. ئەمن محەممەد شەوکەت، خەڵکی هەولێرم، لەدایکبووی هەولێرم، تەمەنم 37 ساڵە. سوپاس. هەر لە شاری هەولێر خوێندنم تەواو کردووە، بەکەلۆریۆسم لە کۆلیژی زانستە ئیسلامیەکانی هەولێر تەواو کردووە، ماسترم لە تورکیا ماشاءالله لە زانکۆی فڕات تەواو کردووە. لە 2006ەوە پێشنوێژ و تارخوێنم لە مزگەوتی ئەبوبەکر سیدیق. لە 2006 تاوەکو ئێستا الحەمدوللا بەردەوام لە هەمان مزگەوت کە خۆم منداڵی ئەو مزگەوتم، یانی هەر لە منداڵیەوە، بەڵام لە 2006 وەکو ڕەسمی لەوێ ئیمامم تاوەکو ئێستا. خۆ پاداشت بداتەوە. ساق و سەلامەت. مامۆستا، خۆی گەورە فەرمێ شەهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. طبعا فرقان هیچێکە لە ناوە پیرۆزەکانی قورئان. طبعا فرقانیش بە معنای فەرق دێ لە بینی حەق و باتڵ، کە ئەمە خۆی بۆ خۆی فەزلێکی گەورەیە خۆی گەورە بە ئینسانی بەخشیوە لە ڕێگەی ئەم قورئانەوە کۆمەڵێک پرۆسە چارەسەر دەبن، کۆمەڵێک کێشە و گرفتی نێو کۆمەڵگە چارەسەر دەبن. لەوانە مەسئلەی قەتڵە، لەوانەیە مەسئلەی تەلاقە، لەوانە مەسئلەی زینایە خوا پەناماندا، لەوانە کۆمەڵێک مەسائلن کە هەمووی پەیوەستن بە ژیانی ڕۆژانەی ئینسان بە بابەتی معاملاتە. لەوەتەی هەی و دەرکت بەبوونی خۆت کردووە، قورئان فێر بووی، چ مەفهوم و معنایەک
جەنابتی سەرنجڕا کێشاوە بۆ ئەم قورئانە وای کردووە تۆ ئاوێتەبی لەگەڵ قورئانی پیرۆز کە ئەمە یەکەم پرسیارمە لە نێو هەموو وەرزەکانی بەرنامەی سەدای زێڕین لە میوانێکی بەڕێزی بکەم قەدەری خوا سۆتفەی جەنابتی کرد. ئەوسا گیان بەنسبەت قورئانی پیرۆز ئەمە یەک لە گەورەترین نیعمەتەکانی خی گەورە لەگەڵمان کە مسلمانین بەڕاستی بوونی قورئانە. ینی مسلمان لە قورئان زیاکراوە وەکو ئەوەیە لە ئینسانیەت زیاد دەکرێتەوە. ینی ئەوەی ئەمە بەڕاستی لە دەستمانە هەرچی دەمانەوێت لە دنیا هەرچی کێشە و ناخۆشی و مەشاکلمان هەیە هەموو عیلاجەکەی لە قورئان هەیە. ئێستا ئەوەی کە هەشە بەڕاستی لە ناومان هەرچی هەیە هەر شتێکە با بڵێن پێوەی گرفتار بووین هەمووی بە سبەبی ئەوەی کە لە قورئان دوورین. والله ئەوەی کە لە قورئان نزیکە بێ کێشەیە بێ مشکلەیە خۆی ماڵ و منداڵی نفسیەتی دەرونی ینی ئەوەی کە ئاوێتەی قورئانە با بڵێن ئەوەی کە لەگەڵ قورئان دەژی لێیان بپرسە خۆشترین ژیان دەژین کە لەگەڵ قورئان ژیای ناتوانین لێی جودا ببیەوە لەگەڵ قورئان ژیای ناتوانین لێی جودا ببیەوە. وەیە تو ئەهلی قورئان کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەهل الله وخاصته فعلا وایە ئەوە لە دنیا پێشی قیامەت. طبعا ئەو فەرمودەیە کە زۆر لە زەنایان دەفەرمون لە بۆ قیامەتە کە ئەهل الله وخاصته لەوێ زۆر تایبەت خوای گەورە تەعاملیان لەگەڵ دەکات بەڵام لە دنیاش هەروایە هەستی پێ دەکەی ئەگەر لەگەڵی ژیای بە خوێندنەوە بە لەبەرکردن بە تەدەبور بە تەفسیر بە فێرکردنی خەڵک کە لەگەڵ قورئان ژیای فعلا ناتوانین لە قورئان زیا ببیەوە. بۆیە قورئان واد لێ دەکا بەڕاستیان وەکو مغناتیزێک واد لێ دەکا قەت لێی جودا ناببیەوە. زۆر جار کتێبێک هەیە تۆ ڕۆژێ چەند لاپەڕەیەکی لێ بخوێن کە کتێبەکە تەواو کرد زاری دووەم لەوانەیە 2000 بخوێنێ لێ بێزار دەبی. قورئان تاکە کتێبە کە قەت لێی بێزار نابی. خەڵکە کە پیرەمێردێک لە زاویەکی مزگەوت دادەنیشی ڕۆژانە 2-3 قورئان دەخوێنێ بەبێ ئەوەی بێزار بی دووبارەی دەکاتەوە ڕۆژانە. بۆیە بەڕاستی قورئان هەمووی موعجیزەیە کە خۆی هەر موعجیزەیە ئەوە یەک لە موعجیزەکانی ئەوەیە کە یعنی واد لێ دەکا بەڕاستی لەگەڵی تێکەڵ بی لێی جودا نەبیەوە هەر لە منداڵیەوە طبعا ئەوەی کە بچێتە ناو قورئان. فەرموود لە 2006ەوە پێشنوێژی و ئەوەی من زانیوە لەسەر جەنابەت لە 5 فەرزەکە سیانی کە بە جەهریە کە نوێژی بەیانی و مەغریب و عیشایە جەنابەت بە 3 جۆری جیاواز پێشنوێژی ئەنجام دەدەی. ئەگەر باسێکی ئەمەمان بۆ بکەی لەگەڵ ئەوەی کە تەطبیقی کەی بۆمان چۆنچۆنی مامۆستا محەممەد ئەم پێشنوێژیانە ئەنجامەدا. مامۆستا بەنسبەت نوێژەکان ئەمە نوێژە جەهریەکان بەخۆم لە مزگەوت دەیکەم خۆم مامۆستایەکی بەرز لەگەڵما ئەو جیاوازیە لە بینی نوێژەکان با بڵێن وەکو مەقاماتی پێدەڕێن. ئەمە شخصی خۆم یعنی بەڕاستی هیچ زانیاریم لەسەر مەقامات نییە بەڵام کە گوێبیست بووم گوێم لە ناوەکان بووە بەڵام هەر بخۆی وایە ینی جەنابەت شارەزای کە ئینسان هەر قیراءەک بخوێنە هەر جۆرێک بخوێنێت دەچێتە بابێک لە بابی مەقامات. ئەمن هەر لە سەرەتاوە با بڵێن لە 2006 کە خوێندومە هەروەکو شتێکی فطری لە لای خۆم نوێژی مەغریب بە شێوازێک دەخوێنم نوێژی عیشا شێوازێک نوێژی بەیانی شێوازێک تەراویح شێوازێک شەوەکانی کۆتایی ئەخیر با بڵێن قیام اللەیلەکان شێوازێک. ئەوەش دەگەڕێتەوە سەر یعنی جۆری نوێژەکە با بڵێن نوێژی مەغریب نوێژێکی کورتە کاتەکەی با بڵێن بینی مەغریب و عیشا سەعاتەکە تۆزێک زیاتر دەبێ قیراءەتی سەریع بخوێنی دەبێ قیراءەتی سەریع بخوێنی. عیشا کاتەکەی زیاترە قیراءەتی سەبرترە و هادئترە. بەیانی کاتەکەی زۆر جیاوازە بەیانی کاتەکە با بڵێن نوێژێکی جیاوازە نوێژێکی تایبەتە ئەو نوێژەیە کە خوای گەورە کە لە قورئان دەفەرمێ وقورآن الفجر إن قرآن الفجر كان مشهودا زانایان دەفەرمون ئەو قورئانەیە کە ئیمام لە نوێژ دەیخوێنێ. بۆیە یعنی نوێژ با بڵێن قورئان خوێندنی نوێژی بەیانی تایبەتە یعنی جیاوازە لە هەموو نوێژەکانی دیکە. و تەراویحیش هەروەتر تەراویح با بڵێن جۆرێک سەریعی پێوە دیارە لەبەر ئەوەی ینی هەموو خەڵکەکی تێدایە. شەوەکانی کۆتایی ڕەمەزان جیاوازە خەڵکەکی تایبەت دێ عەجەلەی نییە با بڵێن ساعاتێک ساعات و نیم وەک 2 ساعات نوێژەکە دەکرێت هادئترە. بۆی بەو شێوازە بەڕاستی وەکو فطری ئەمن با بڵێن خوێندنەکانم دابش کردو بەسەر نوێژەکان. بارەک الله فیک جوانی ان شاء الله. پێمان بڵێ چۆن چۆنیە سوپاس دەکەین. گوتمان نوێژی بەیانی نوێژێکی جیاوازە بەو جۆرە بەو قیراءەیان بەو جۆرە مەقامەتی خوێنم. أعوذ بالله من الشيطان الرجيم. ولله ما في السماوات وما في الأرض وكفى بالله وكيلا إن يشأ يذهبكم أيها الناس ويأتي بآخرين
وكان الله على ذلك قديرا. من كان يريد ثواب الدنيا فعند الله ثواب الدنيا والآخرة وكان الله سميعا بصيرا. يا أيها الذين آمنوا كونوا قوامين بالقسط شهداء لله ولو على أنفسكم أو الوالدين والأقربين إن يكن غنيا أو فقيرا فالله أولى بهما فلا تتبعوا الهوى أن تعدلوا وإن تلووا أو تعرضوا فإن الله كان بما تعملون خبيرا. يا أيها الذين آمنوا بالله ورسوله والكتاب الذي نزل على رسوله والكتاب الذي أنزل من قبل ومن يكفر بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر فقد ضل ضلالا بعيدا. ما شاء الله ما شاء الله ما شاء الله. أحسنت ما مستجان خفضش ذاته ومقامي كردة مقامی کورد مقامێکی زۆر زۆر جیاوازە بەڕاستی ئافرەم دەستخۆش دەتبا بۆ عالەمێکی تر بەڕاستی ئەو خوێندنە زۆر خوێندنێکی هادی و ئارام بەخشە. خوا خێر بنووسێ. سەبارەت بە نوێژی ئیشا فەرمووت شێوازێکی ترت هەیە لە نوێژی ئیشا. وأيوب إذ نادى ربه أني مسني الضر وأنت أرحم الراحمين فاستجبنا له فكشفنا ما به من ضر وآتيناه أهله ومثلهم معهم رحمة من عندنا وذكرى للعابدين وإسماعيل وإدريس وذا الكفل كل من الصابرين وأدخلناهم في رحمتنا إنهم من الصالحين وذا النون إذ ذهب مغاضبا فظن أن لن نقدر عليه فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين فاستجبنا له ونجيناه من الغم وكذلك ننجي المؤمنين وزكريا إذ نادى ربه رب لا تذرني فردا وأنت خير الوارثين فاستجبنا له ووهبنا له يحيى وأصلحنا له زوجه إنهم كانوا يسارعون في الخيرات ويدعوننا رغبا ورهبا وكانوا لنا خاشعين
والتي أحصنت فرجها فنفخنا فيها من روحنا وجعلناها وابنها آية للعالمين إن هذه أمتكم أمة واحدة وأنا ربكم فاعبدون. ما شاء الله ما شاء الله، بارك الله فيك مامۆستا، دەستەکانت خۆش بێ. کەواتە ئەمە زۆری پێشنوێژیتە لە نوێژی بەیانی و نوێژی ئیشا. نوێژی تەراویح جیاوازە؟ بەنسبەت نوێژی تەراویح هەروەک گوتم لە ساڵی 2006ەوە کە ئیمامەتی دەکەم تەراویح دەکەم بابڕین لە سەرەتای تەراویحەکانم بەڕاستی سەرسامم بە ئەو کات بە دەنجی ئیمامی حەرەمی مەککی ماهر مەعقلی حەزم دەکرد لە خۆم، یعنی زۆر جێم دەدایە نەک وەکو تەقلید. بەڕاستی من حەزم لە تەقلیدە، نە قەت ڕئیشم لەگەڵ تەقلید هەیە، بە تایبەتی کە کەوتێ سەر ڕێچکەی خۆت سەرەتا ئەتیادیە، ینی کەسێک کە بابڕین گەنجێک خاریە یان ئیمامە سەرەتا هەتاوەکو دەکەوتە سەر ڕێچکەی خۆی بابڕین ڕێچکەی خۆی دەبینتەوە تایبەتی خۆی تەبیعی ئاساییە بابڕین تەقلید بکە، شتێکی باشیشە لەبەرەوەی لێ ڕادێ لەگەڵ بابڕین قورئان خوێندنەکە، بەڵام کە ڕێچکەی خۆت گرت تەواو ینی تەقلید پێویست ناکە. بەڵام زۆر جار هەمومان واین ئەوەی کە قاریئە جەناب شارەزای کە زۆر گوێ لە قاری ئەگرا دەگری بەبێ دەستی خۆت بابڕین نەمەتی دەنجوی وەردەگری، ئەگەر سەتاسەد وەکو ئەو نەبی نزیکی ئەو دەبی. ئەوجا من بەڕاستی سەرەتا زۆر ینی زۆر سەرسامی ماهر مەعقلی بووم، ئەو کاتە زۆر ینی زۆر مەشهور نەبوو لەبەرەوەی ئیمامی حەرەمی مەککی نەبوو، زۆر گوێم دەدایە، زۆر ینی پێی سەرسام بووم. ئەوە بوو ینی سەرەتای تەراویحەکانم بابڕین لە نزیکی ماهر مەعقلی بوو. ئەوە ماوە هەتا ئێستا، یعنی بڕاستی نتوانین بیگۆڕم یعنی برادرانیش بابڕێن دۆستان خۆشەویستانی برادەرەکانم هەموو یعنی حەزیان کرد نەگۆڕم تەراویحەکە وەک خۆی بمینێ ئەوی دیکە بابڕێن قیام و نوێژەکانی دیکە گۆڕە. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما
ومن تاب وعمل صالحا فإنه يتوب إلى الله متابا. ما شاء الله ما شاء الله أحسنت. دەنگت نەڕزێ مامۆستا. مامۆستا لەگەڵ بانگ بینت چۆنە؟ مامۆستا بانگە من هەر لە مابڵێنە منداڵیەوە تەمەنم نزیکی 9 ساڵ دەبوو یەکەم بانگمدا لە مزگەوتی خۆمەر مزگەوتی ئەبوبەکر سیدیق. لە بیرتە؟ هەر کاتەکەم لە بیرە، هەتا ڕۆژەکەم لە بیرە. یعنی سێەم ڕۆژی جەژم بوو، باران بوو، ینی زۆر سێرە سبحان الله ئەو ڕۆژەم قەت لە یاد ناچێت. شێوازی بانگەکەشت لە بیرە؟ شێوازی بانگەکەم لە بیر نییە. ناوەڵات کە زۆر گچکە بووم، ینی هەتا شکلی خۆم لە بیرە کە زۆر گچکە بووم، نەدەگەیشتمە سماع مایکرۆفۆنەکە کە بانجی پێ بدەم. جوانە. ینی کاتێکی زۆر بەڕاستی قەت لە بیرم ناچی کە یەکەم بانگمدا لە مزگەوتە. مامۆستا بانگی ئەم دنیاە هەرێکە و شێوازێکی هەیە. بۆ نمونە سعودی ئەڵێ الله ئەکبەر الله ئەکبەر. میسر ئەڵێ الله ئەکبەر الله ئەکبەر. کوردی خۆشمان ئەڵێ الله ئەکبەر الله ئەکبەر. جەنابەت بە کامیان زیاتر هەم؟ والله من زیاتر نزیکی تقریبا نزیکی عراقیەکەیە، من تقریبا خەڵتەکە تێکەڵەکە. وەکو نمونەیەکمان پێشکەشکە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله. خەڵتەکە بینی عراقی و مسلمان. بارك الله فيك. دەنگت نەڕزێ. باسی عێراقت کرد. لە قوڕای عێراق زیاتر گوێ لە کام قاری دەگری و لە دەرەوەی عێراقیش حەز لێ گوێ لە کێ بگری، لەوانەی ڕابردوو لەوانەی ئێستا؟ بنسبة قراء عراقي براستي يعني قوري هم قارئ حافظ خليل إسماعيل أواد يعني قماني تيدانية براستي رحمتي خواي قوري ليبي يعني هربكو من شاوي لمصر أو دنقي كهرجيز نامري هربكو خوي دمينه براستي حافظ خليل يعني هروايا يعني دنقك براستي تامو تشيج لقرآن دكي يعني تشيج لآيات كاني قرآن دكي من زور زار بخويندني من شاوي وحافظ خليل دريم قرآني مصورا أو أنا تفسيري مصورا براسي زور ذاك جويلي رادقري هز دكي يعني تصويري آية كان لبودك دخات بردست وتمشي دكي وكو فليمك أبوي حافظ خليل يعني زور بيسر سامم برام نوكو أو دخوينم نوكو أو دتوانا بشخوينم حافظ خليل هريك يعني تقليدي شناكري براسي لما صريج بابرين أو منشاوي لا قرآن خوينا كاني بابرين دروي بابرين عراقيش بهمویان بەڕاستی ئەوانی کە وەکوتوانی ماهر مەعەکری دەنجی زۆر جیاوازە شێخ ئەیمەن خەلیل هەیە حەز دەکەم بەڕاستی خەڵک بیناسن ئەیمەن خەلیل نەناسراوە یعنی تەزیلیشی زۆر کەمە بەڵام دەنجی زۆر جیاوازە سعودیە لە یەک لە مزگەوتەکانی جەددە ئیمامەتی دەکات دەنجی زۆر خۆشە بەڵام بەداخەوە یعنی زۆر دیارنی خەڵک زۆر نایناسێت تەزیلی کەمە پارچە ڤیدۆشتی هەیە بڵێن لە هەیەتی پارچە ڤیدیۆ هەیە سوورەتی با بڵێن ذاریاتی زۆر خۆشە سوورەتی ذاریات لە یەک لە نوێژەکان دەخوێنێ سوورەتی ئەنبیایی هەیە هەر ئەیمەن خەلیل شێخ ئەیمەن خەلیل یەک لە قاریئە سعودیەکانە. مامۆستا ئێمە برە و کۆتایی ئەڵقەی جاری بەرنامەکەمان ئەڕۆین. عەرەب دەڵێت داهەمەنە الوەقت پێمان خۆش بوو زیاتر لە خزمەتی قورئان و جەنابەت بین وەکو ختامێک کە هەمیشە ختامی میسکە بەرنامەکەمان لە چەند خولەکێکدا هەندێکی تر قورئانمان بۆ بخوێنە و لێرەوە ماڵاوایی لە بینەرانی بەڕێز و خۆشەویستمان دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بە خۆشحاڵیەوە لە ماوەکانی ڕابردوو بینەر و بیسەری بەرنامەی سەدای زێڕین بووین. هیوادارم خوای پەروەردگار ئینشاءڵڵا ئەم بەرنامەیەمان لێ قبوڵ بفەرمێت و سەرجەم بەرنامەکانی دیکەشمان وەلەم شاشە جوانەوە بتوانین خزمەتێک بە قورئانی پیرۆز و ئاینی پیرۆزی ئیسلام بکەین تا ئەڵقەیەکی تری ئەم بەرنامەیە بەخوای تاک و تەنهاتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.
وقال الذين لا يرجون لقاءنا لولا أنزل علينا الملائكة أو نرى ربنا لقد استكبروا في أنفسهم وعتوا عتوا كبيرا يوم يرون الملائكة لا بشرى يومئذ للمجرمين ويقولون حجرا محجورا وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا أصحاب الجنة يومئذ خير مستقرا وأحسن مقيلا